ئازیزانم کاتتان باش من شەماڵ عەلیم و ئەمڕۆ لە کەناڵی هیواوە سەبارەت بە شۆڕشی ئۆکتۆبەر قساکەین لە بڕگەی پێشوە سەبارەت بە مێژووی شۆڕشی ئۆکتۆبەر چ مێژوویەک شۆڕشی ئۆکتۆبەری بەرهەمهێنا قسەمان کرد هێزە دەرگیرەکان و ڕووداوەکانی و بەشێک لە کورتەیەک لە مێژووەکەی ئێستا لەسەر سەبارەت بەم بڕگەی دوایی بڕگەی دووەمی بەرنامەکانمان لە گۆناوە دەست پێکەین کە بەڕای ئێوە بار و ئەنجامەکانی شۆڕشەکە چی بوو گۆنا بڵین دەستکەوتەکانی کاریگەریەکانی لە ئاستی ناوخۆ لە ئاستی دنیاە چۆن هەڵەسەنگێنی فەرموو کاتێک وەکو کۆمونیستێک یا وەکو کەسێکی سۆشیالیست باز لە دەستکەوتەکانی شۆڕشی ئۆکتۆبەرەکەی ناتوانی دڵت پڕپڕ نەبێ لە ئومێد ناتوانی واقسەنە یعنی ئەوەی من پێم وایە یەکەم دەستکەوتی گەورە کە هێنای و هەر ئەشمێنێتەوە بەجیالەوەی کە دوای چەند ساڵێ ئەم شۆڕشە بە شکست گەیشتووە یا چۆن ڕۆیشتۆ ئاراستەکەی بەرەو کێ ڕۆیشتۆ ئەوە بابەتێکی ترە بەڵام ئەوەی کە شۆڕش ڕوویدا ئەوەی کە دەسەڵاتی لە چینی دەسەڵاتدار سندەوە و ملیۆنان ئینسانی کرد بە خاوەنی ئیرادە و خاوەنی خۆبەڕێوەبردن و خاوەنی ئەوەی بۆ نمونە دەسەڵاتی شورایی دامەزران دەسەڵاتی شوراکانی دامەزران دەسەڵاتی خەڵکی دامەزران ئەو دەستکەوتانەی کە لە هەفتەکانی یەکەم و مانگەکانی یەکەم و تەنانەت چەند ساڵێکی شاهێنای وەکوتم ناتوانێ مایەی بەردەوام بەخشینی ئومێد نەبێ بە ئینسان بەوەی کە لابردنی سیستەمی سەرمایەداری هێنانی بەدیل بۆ ئەم جۆرە لە سیستەم و کاری بەکرێ و ئەمانە کارێکی ممکنە و کارێکە چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی ئاسایی کە دوورە لە دەسەڵاتەوە ئەتوانێ بێت دەسەڵات بگرێتە دەست ئەتوانێ ئیرادە بکە ئەمە پێم وایە گەورەترین دەستکەوتێتی ئەتوانی تۆ هەمیشە بیڵیت و بیڵیتەوان بەس مەسلەیەکی تر جگە لەم ئیرادە گەورەیە ئەم کاریگەری لە جیهانی شادانە نەک تەنها لە بۆ چینی کرێکار و خەڵکی زەحمەت کێش لە ڕوسیایە بەڵکو ئەم کاریگەریەی لەسەر وڵاتانی تر تەوژمدان بەوەی کە چینی کرێکار لە وڵاتانی تر چۆن ئەتوانن لە ڕێگەی پێکێنانی شوراکان و مانگرتن و ناڕەزایەتیەکانەوە چۆن ئەتوانن ئیرادە بگرن و هەوڵ بن کە شۆڕش بکەن و هەوڵ بن وەکو ڕوسیا بکەن ئەمە بۆ چەنەها ساڵ کاریگەری دانا ئەسڵ من پێم وایە بۆرژوازی و چینی بۆرژوازی تۆقان دەوڵەتە سەرمایەداریەکانی تۆقان و تا ئێستش تۆقانونی دقیقاً تعبیرێکی گۆنا ئەڵێ تا شۆڕشی ئۆکتۆبەر باس لە پێویستی گۆڕانکاریەکرا شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی ڕوسیا نیشانیدا کە گۆڕانکاری ممکنە یعنی لەوەی کە شتێک کە پێویستە ئەوەی کە شتێک ممکنە ئەم هەنگاوە بەڕاستی ئەو کارە بوو کە شۆڕشی ئۆکتۆبەر ئەنجامیداوە جەماوەر و کارگەری رووسیا ئەنجامێندا فەرموو ڕاستە هەر ئەوەی کە لە هەفتەکانی یەکەمە یاخود لە چەند ساڵی یەکەمی ئەم شۆڕشەیە زنجیرەی ئەو یاسایانەی کە دەرکران لە دابەشکردنی زەوی بەسەر جوتیارانە لەو گۆڕانکاریە زۆر بنەڕەتی و بۆ یەکەم جار لە مێژووی هەموو کۆمەڵگەی یەکسانی ئەو یاسانەی بە قازانجی ژنان دەرکرا کە من ئەگەر فرسەتم بن دواترە چمە سەریان دەبرێ ئەمە ئێستا فرسەت بۆیەوە بکەمەوە بەڵام ئەو یاسانی کە دەرکران ئەو گۆڕانکاریانەی هەوڵیان بۆ درا بێوێ نەبوو مەسەلەی ئیرادەگرتن و هێنانی خەڵک لە خوارەوە بۆ سەرەوە بۆ ناو دام و دەستگاکانی دەسەڵات و لەوانە ژنان کە چۆن فێری ئیدارەدان بن فێری سیاسەتکردن بن فێری چاودێریکردنی دام و دەستگاکانی دەسەڵات بن و لە هەمان کاتا دروستکردنی دایەنگای گشتی و بە کۆمەڵایەتیکردنی کاری نێوماڵ و چوزانم ئازادکردنی ژنان لە مەسەلەی هاوسەرگیری و جیابوونەوەیە هاندانی ژنان بۆ سربەخۆی ئابووری چەندین بواری تر کە هێنایە پێشەوە بۆ مەسەلەی ژنان و بێوێنە بوو بالمناسبە یەکێک لەو شتانەی کە لە شۆڕشی ئۆکتۆبەرا بوو بە قانون بن پێم وایە هەتا ئێستاش لە سویدا نەبوو بە یاسا کە پێکەوە ژیانی سوید بۆ نمونەیەکە لە وڵاتانی کە پێکەوە ژیان تایە یاسای هەیە ینی نەک بڵێ زەواج ئیلا تۆ بچی بۆ کەنیسە زەواج بکەی ژن و پیاوێک لە سویدا گەر بڕیاردن بە یەکەوە بژین
ئەچن داواکەن ئەڵێن ئێمە سامبۆ یعنی پێکەوە ئەژین پێکەوە لە ماڵێکە ئەژین تا ئێستاش ئەمە لەباری قانونیەوە بۆ هەموو شتێک وەکو زەواج نییە لە رووسیا لە 1970 ئەوە کرا بە یاسا کە ئەو پێکەوە ژیانە ئیختیاریە لەگەڵ ئەوەی کە زەواج بکەن لەگەڵێکە هیچ فەرقێکی نییە زۆر ڕاستە دەستکەوتەکانی بۆ ژنان یعنی بێوێنەیە ئەوەی کە ئەچیتەوە سەرە و مێژووە و سەیری ئەو یاسانە ئەکەی کە دەرکرا سەیری ئەو بەرنامەیە کە چوار با ئێجگاری باسی کەم باشترە ئەتوان ئێوە دوایی بچنە سەر لایەنەکانی تری با من باسی دەستکەوتەکان بۆ ژنان بکەمە گەر باشە ئەوەی کە من تێگەیشتم لەو بەشە لە مێژووی ئەم شۆڕشەکە بینیومە ئەوەیە کە لە هەفتەکانی یەکەمە لە مانکانی یەکەمە ئەم شۆڕشە مەسەلەی ڕزگاری ژنانی لەسەر 4 پایە دابین کرد 4 پایەکە ئەمە بوو یەکەمیان ئەوەی کە پەیوەندی جنسی و پەیوەندی هاوسەرگیری ئازاد بێت لە نێوان ئینسانە بە ژن و بەپیاوە پایی دووەمی ئەوەیە کە بۆ ئەوەی ئەمە ئازاد بێ ئەبێ ژنان لەباری ئابووریەوە سربەخۆ بن ئەبێ ژنان بتوانن دەرامەتیان هەبێ هەتا لە مەسەلەی زەواج و پێکەوە بوون لەگەڵ پیاوانە ئیعتیمادیان بۆ ژیان بە پیاوان نەبێ مەسەلەی سێهەم زۆر کە سەیرێکی ئەم پایانە زۆر بە شێوەیەکی ورد حسابی لەسەر کراوە چونکە یەک پەیوەندی بەویترەوە هەیە بەدیهێنانی هەر یەکێکیان پەیوەندی بە بەدیهێنانی ئەویترەوەیە چونکە مەسەلەی سێهەم ئەوەی کە چۆن ژن ئەتوانێت لەباری ئابووریەوە سربەخۆ بێت چۆن ئەتوانێت کار بکە ئەبێ کاری نێوماڵ بە کۆمەڵایەتی بکرێت ئەبێت تایەنگا گشتەکان و خواردنگا گشتەکان و جلشۆرە گشتەکان دابین بکرێ بۆی ژنان بتوانن دەستیان ئاوەڵا بێ لەباری ئابووریەوە سربەخۆ بن و پایی چوارەمی کە باسەکە مەسەلەی خێزانە مەسەلەی ئەوەی کە خێزان بەو شێوەی کە ئەیناسین و کە یەکەیەکی ئابووری و یەکەیەکی دنیای سەرمایه‌داری بەو شێوەیە کە سەپێنرابوو لەسەر ئەساسی نایەکسانیکی تەواو لە بینی ژن و پیاوە ئەم شێوەیە لە خێزان هەڵەوەشێتەوە خۆی بە نەتیجە ئەگەر ژنان فرسەتی یەکسانی ئابووریان هەبێ فرسەتی هاوسەرگیری ئازاد یاخۆ پێکەوەبوونی ئازادیان هەبێ و کاری نێوماڵ بە کۆمەڵایەتی بکرێتەوە خێزان بەو شێوەیە کە هەبوو ئیتر خۆی بەرەو هەڵوەشانە و بەرەو شێوەیەک لە ژیان ئەچێکە پێویستی بەو هەموو یاسا و ڕێسا نایەکسانە نییە لە نێوان ژن و پیاوە کۆنتترۆل بکرێ بەرەو هەڵوەری نەچێت دروستتر وایە بڵێنەوە نیە ئینگلیزیەکەڵێ ویدەرەوەی ینی من پێمە باشتر دادەڕژێتەوە دەسەڵات هەڵی وەشێنێتەوە بڵێ من لەگەڵەوەم کە ئەو مەفهومە ڕەنگەیتر بێ ینی داڕشتنەوەی بنیادا لە ڕاستی ینی بنیادی خێزان نەک بۆ مانایی کە ڕەنگە ئێستا بەجۆی لێرە لە هەرێمی کوردستان بە جۆری شتر گۆنام قسەیت و لێک بدرێتەوە بڵێ نەما لێدانە لە هەندێک شتر ینی داڕشتنەوەی لە ڕاستیە لێسەدنەوەی ئەم دەسەڵاتی پیا و سالاری و نێر سالاریەوە داڕشتنەوەی بنەمایەکە لە سەبنەمای یەکسانی ئەم پەیوەندی جارێشتر دروستەکەێتەوە بەڵێ دروستە ئەوەی کە پەیوەندی خێزانی تر پەیوەندیەکی ئابووری و لەسەر بنەمای نایەکسانی و ناهاوسەنگی دەسەڵاتی پیاوژن بنیاد نابێت ئەوە تەفسیرەکەیەتی نەکەستێکی لەوانەیە لە هەرێمی کوردستان بە شێوەی جۆراجۆ تەفسیری بۆ بکرێ بەڵام تەفسیرەکە نەهێشتنی نایەکسانیە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانی یەکەی خێزان ئیتر خۆی چ تەفسیرێ وەرەگرێ ئەوە شتێکی ترە چونکە بە مەدەنیکردنی یاساکان مەسەلەن ئەوەی کە ئیتر زەواج لەسەر ئەساسی یاسایەکی مەدەنی و ڕۆیشتن بۆ دائیرەیە کە لەوێ ناونووسی خۆ دەکەی نەک لەسەر ئەساسی با بڵین دین یاخود هیچ جۆرە کەلتورێکی گۆنا بینە بە چاوی خۆ 103 ساڵ پێش ئێستا ینی ئەم گۆڕانکاریە جەوەری کراوە ئێستا ئێمە پێش لە 2008 بوو یاسای باری کەسێتی لە کوردستان هەموار کرایەوە چی نێمانەی کەین بۆی بتوانین تەنیا فرێژنی قەدەغە بکەین ئەوەشمان نەتوانی ئەوە بوو بەرەی ناسیۆنالیستی و ئیسلامیەکان و کۆنەپارێزی ئەوانەیەکیان کرد بە زۆرینە تەنیا قەیدیان کرد فرێژنیان قەیدیان کرد یعنی مەسم لە کاتێک شۆڕشە کردەوەی جەنابە دووست بەمانەی کەلیمە شۆڕشە بێ و لەگەڵ خۆیە گۆڕانکاری جەوەری دێنی ئەمەی نەتیجەکەی ئەوە ئابینی ڕاستە من آخر قساکەم بۆی فرسەت ئیتر بۆ ئێوە بکەموانێ ئەو گۆڕانکاریانەی کە شۆڕش هێنای لە سەرەتاوە بواری کردەوە بۆ ئیماجینەیشن چۆنڵی بۆ داهێنانی بەشەر لەوەی کە تۆ چۆن شۆڕش ئەتوانێ هەموو شتێ هەڵوەشێنێتەوە و هەموو شتێ لە سەرەتاوە بنیاد بنرێتەوە ئەم جارە لەسەر بنەمای یەکسانی لەسەر بنەمای ئەوەی کە مرۆڤ سنتەری
ژیانە وە سنتەری ئابووریە وە سنتەری سیاسەتە وە مافەکانی مرۆڤ کە من پێم وایە ئەم شۆڕشە توانی بۆ ساڵەهای ساڵ دوای ئەوە کاریگەری دانێ لەسەر هەموو ئەم شتانە ئێسای بینین کە ئەڵێ مافی مرۆڤ و یەکسانی جێندەری و عەدالەتی و هەموو ئەمانە شۆڕشی فەڕەنسایەکەم و دووەم شۆڕشی ئۆکتۆبەر توانیان ئەم مەفهومانە لە دنیای سەرمایەداریش مەجبور بکەن بەوەی ئەمانە بنیاد چۆڵی بیهێنێ بیکاتە بەشێک لە پراکتیسی خۆی چونکە بەبێ ئەوە ناتوانێت هەڵ بکات شۆڕشی ئۆکتۆبەر کاریگەری زۆر بوو لەم من لێرە پێویستە باس بە لە شتێک بکەم هەر بەر لەوەی کە مۆزوعی باسی مافەکانی مرۆڤت کرد یەکێ لەو شتانەی کە خەڵک نایزانەوە بە پێچەوانەی ئەو حەقیقەتەوە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی ڕوسیا و بەرشەفەکان ناسراوە ئەوژەوەیە کە بەرشەفەکان خەڵکیان کوش خەڵکیان نرد بۆ گولاگ سزنیان کرد زیندانیان کرد بە چەندین کەسیان بە بێتاوان کوشت و ئەوانە بەڵام کەس باسی ئەوە ناکات کە بەرشەفەکان لە واقعە یەکێک بوون لەو هێزە یەکەمانەی کە لە دنیاە لە دەستوری وڵاتە حکمی ئەعدامیان ئیلغا کردەوە يعني حکمی ئەعدام ئیلغا کرایەوە نەما حکمی ئەعدام کە لینین هات کە لینین وای لێ هات بەرشەفەکان لە دوای لینین حکمەکان هێنایەوە وەو کەسەشی کە لینینی کوشتبوو پیانی ئەعدام کرد بەڵام حەقەتەکەی بیدایەتی ئەم شۆڕشە بەم گوژمەی کە هاتبوو بەم هێزەوە کە هاتبوو هەموو ئەوە یەکێک بوو لە دەستکەوتەکان کە هێنایە پێشەوە یعنی لێکی تر کە کەمتر باز پێوانە بۆ نمونە ئەو باسی کە گۆنا کردی لەسەر مەوزوعی ژنان کەم کەس ئەوە ئەزانێ کە یەکێک لە مەطلبە سەرێکیەکانی 8 مارس کە منشەفیەکان و ئێسئارەکان لەگەڵی ناکۆک بوون تەمینکردنی بە دەوڵەتیکردنی جلشۆرە عمومیەکان بوو جلشۆرە عمومیەکان لە ناو شارە هەبوون چکەوەنی خەڵک ئیشیە کرد و کارگەر بووە ژن و پیا و کارگەر بوون آخر کە 8 مارس ئەڵێن ژنان ڕژانە سەرجادە ژنانی کارگەری بڵێن جلوبەرگ و ڕستن و چنینوانە بوون کە هاتنە سەرجادە ئەوانی کە قوماشیان دروستەکە ئەوان هاتنە سەرجادە ئەوان کاشتی مارسیان کرد لەبەرەوە ژنان و پیاوان کاریان نەکردو ئەوانە جل چێ بیشوە جل شۆرگەی عمومی هەبوو لە دەرەوە کە کەرتی تایبەت بوو کە چێ پارەی هەبووە چوە ئیشت بۆ چێ پارەی نەبووە نابوو لە مەڵەکانی ژنانە بۆ ئەو جل شۆرە وە دواتر جلشۆری عمومی وەخت خواردنگەی عمومی ئێستا کە باسێکی خواردنگەی عمومی خەڵکێکی لەوانەیە بڵێ مە چێم خەیاڵ هەنا خۆ هەیە ئێستا خواردنگەی عمومی باشترین خواردنگەی عمومی لەناو مجتەمەعی ئێمە هەیە بەڵام بۆچی هەیە بۆ دەوڵەمەندەکان هەیە بۆوانی کە ئەتوانن هەمیشە لە دەرەوە نان بخۆن باشترین نان بخۆن نەک ئەوانی کە هەمیشە لە دەرەوە نان نەخۆ کوێ ئەمانە نەبێت لە فێ بخۆن ئەوانە باشماوە نەخۆشەکەون بەڵام دیارە دەوڵەمەندەکان چون بۆ خواردنگەی باش و خۆشترین خواردن نەخۆن بۆ ئەوان هەیە بەڵام بۆ خەڵکی فەقیرەوانە نییە ئەو بۆ خەڵکێکە کارگەرە و ڕۆژانە زەحمەتێکێشێ نییە ئەوانەیان لە گەڕەکەکانە دابین کرد یعنی ئەمانە مەجموعەیەک تەحولاتی زۆر بوونیەوەی بوون کە ئەساسی مجتەمەعەکەی گۆڕی بەڵام لە نوقتە ئەساسیەکانی کە ئەتوانی تۆ بە فاسیلەیەکی بە نوقتە فەستێکی گەورەی بزانی لە تاریخی ئینسانە کە هەتا ئێستاش کاپیتالیزم لە ژێر دەستی ئەوە ڕزگاری نابێ ئەویش مەسئولیەتی مجتەمەعە بەرامبەر بە فەرد یعنی بەر لە شۆڕشی ئۆکتۆبەر باشە مەسەلەن خەستەخانە باش وەگەر دەوڵەت بیکا بەڵام ئەگەر دەوڵەت نەیکردای خۆ کەس نەیوت وەزیفەی دەوڵەت کوانێ و نازانچی بەڵام تۆی بینی ئێستا بۆتە بەشێک لە باوەڕ و لە دیدگای هەمومە کە ئەوەی کە بەرپرسە لە بەرامبەر تەندروستی ئێمەیە دەوڵەتە ئەگەر تەندروستی خراپە بێ ئەگەر کۆرۆنا دێت و هیچ ناکرێ ئەگەر مەجبورین پارە بینەوەوانە ئەم دەوڵەتە دەوڵەت نییە ئەمە دەوڵەتی مافیایە ئەمە بازاری ئازادە و شەریکات و کۆمپانیا و دەستیان ناوتە بینەقاقای خەڵک لە هێزار ئەوەی قبول نەکردووە کە ئەگەر لە سەرجادەکان کەوت و ئەوانە حکومەت ئیسعافی نەنات بە شوێنە شتێکی ئاساییە ناتوانێت ئەمە قبولکە ئەم بە پێچەوانەوە ئێستا ئەو وەزیفەیە شەماڵ دوای ینی زیاتر لە سەدەیەک ئەو وەزیفەیە لەسەر دەوڵەت و ئەوەی پێدەوترێت مەسئولیەتی اجتیماعی و اقتصادی و زواجی ینی دەوڵات ئێستا نامێنێ ئەو مەفهومەی ئێستا باسەکرێت دەوڵەت بەرەو دەوڵەتی ینی نیولێبرالیزم کە دەچێتە چوارچێوەی دەوڵەتی حارس کە تەنیا هێزی بەدەستەوە بێ ڕۆڵی کۆمپانیەکان ببینێ نانا ئەو پرۆسیسە فەشەلی هێنا ئێستا کە تۆ لە ئەمریکای بینی ترامپ بە هینی خۆیەوە 1.2 تریلیۆن دلار تەقسیمەکات و دابەشەکە بەسەر خەڵکاڵێ با خەڵک لە برسان ئەمرێت و ئەوانە ئەیتر دەوڵەتی کۆمپانیای چی وینی چی نا ئەوە هەر هەڵبەشایەوە
هەر خودی کۆرۆنا ئیسپاتی کردکە ئەو مۆدێلی کە نیولیبرالیزم هێناوەتی توانای تحملی نییە و خەڵک کە تووشی کۆرۆنا بۆ دانانیشە چاوەڕێ بکات خۆلایەزان من مەبەستمەوە نییە بڵێم ئەمە لەسەرم بابەتە من پێم وایە دەکرێت ینی لە ڕاستیە بابەتێکی زۆر تایبەتە ئەوەی جەنابەت دووروژان دەکرێت ینی گفتوگویەکی تایبەتی لەسەر بکەین لەو بەرنامەیە لە کەناڵی وا من ئەگەر هاوکاریم بکەن لە ڕاستیە لەم ماوەیە ینی جارشکە بۆ ینی تێگەیشتن و بیرێنانەویان دێشت دەسم ینی زۆر سەرچاوە ینی لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر جارشکە خوێنمەوە یەکێک لە کتابانەی لە ڕاستیە کە هەر برادران وەلید و زەردەشت کردیان بە کوردی قسە لەس ئەوەی هینە ئەمەی جۆن مالینۆیە مێژووی ڕاستەقینەی کۆمەنیزم و کتێبیشتر لە ڕاستیارەوەی جۆر جلۆکاشە وی باز لە تاریخی وعی تەبەقیەکە تەمەەن برادران لە سەقافەی جدیدە مەلەفێکی گەورەیان کردوتەوە هەر لەسە ئەم بابەتە من لە ڕاستیە ماوەیە زۆر ینی تێگەیشتنی لە ڕاستیە بەم ئیتیجایی ئێمە هەر بە تایبەتی ئەوەی لەسەر مێژووی ڕاستەقینەی کۆمەنیزم ڕێک بەو نەفەسەیەوەی ئێمە ینی ئێستا قسەی لەسەرەکەین قسە لەسەر شۆڕشی ئۆکتۆبەر و هەڵسەنگاندن و دەستکەوتەکانی دەکاتن تەمەەن ئەگەر لە ئاستی ینی فکری فەرسەفی فکری و کللتوری پێشکەوتن و گۆڕانکاری کۆمەڵایەتی و مەسەلەی سیاسی و هونەری زانستەکان هەتاتوایی ئێمە دەتوانین دەستکەوت و لێکەوتەکانی بەسەر تەواوی مێژووی گەلانی رووسیا و مرۆڤایەتی ببینین یعنی بە زۆرێک دەتوانی بڵێ کە سەرلەبەری ئەم ڕوئیایی هەیە ینی ئەم دیدگایی مرۆڤ بۆ مووقع و بۆ حقوق و بۆ بنەما هیومانیەکان گۆڕی طبعا شۆڕشی ئۆکتۆبەر جیالەوەی هەر لە ئەنگاوی یەکەم ینی کۆتاییە بە جەنجی جیانی یەکەم و ئیمپراتۆڕەتی ڕووسای ڕووخان ئەگەر لە دروشمەکەەوە سیر بکەی ینی بابەتی ئاشتنان ئاشتی هین زەوی هەموو دەسەڵات بۆ هینەکان بەڵێ ڕێ زەوی ئاشتینان بڵێ هەموو دەسەڵات بۆ شوراکان تەمان لەم مەفهومە گەورەتریش هەموو ژیانی گرتەوە شۆڕشی ئۆکتۆبەر لە ڕاستیە لە ئاسی ناوەخۆیشدا ینی پەیامی خۆی بۆ بەدیێنانی ئاڵگۆڕی ڕشەی لە ئاستی ئابوووریە و کۆمەڵایەتیەوە سیاسیە بەڕوونی و ڕاشکاوانە ڕاگەیان تەمەەن هەر سەرەتا کۆمەڕێک ینی گۆڕانکاری سەری هەڵدا لە ینی بەجێ لە جۆرەکان دەوترا ئەمان ینی خاڵێکیان هەبوو لە ڕاستیە کە جۆرێک بۆندێکی دەیانویست ئەوەی پێی دەوتی تۆپیاش ئارزی واقعات جێبەجێ بکەن واتە ئەو ئومێدەی ئینسان بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی فۆرمەکانی ژیان بە جۆری شتێ لە ڕاستی چێک بوو لەو بنەمایە کە بەداخەوە ئێستا هەندێک جار ئەوەی پێی دەوترێ خەیاڵیش یعنی سیستەم خەریکە ئێستا خەیاڵی دنیایکی باشتریشمان لێ بسەنێتەوە جگەلەوەی لە ئەرجی واقعە هەموو شتی لێمان سندێتەوە تەنانەت بە ناوی کۆمەڵێک چەمچی ینی لیبرالی فرەدەتە کۆمەلگا خەیاڵی ئەگەرەکانی بینین و دنیایکی تریشمان لێ دەسەنێتێتەوە تەمان زۆر هەنگاوی گرنگ و گەلێک خواستی ئەوەی پێ دەوترێت جەماوەری لە بواری جێبەجێکردنا جێبەجێ کرد لە ئاستی گۆڕانکاری کۆمەڵایەتی بەشێک بوو لەو ڕوئیا شۆڕژێرا بە خێرایی دەستیاندایەکە ئەوەی گۆنا باسی کە لە ڕاستیە من زۆر باسی ناکەم گۆنا هەرزوو فریا باسی بابەتەکانی پێویستە مەسەلەی ژنانی کرد گۆڕا هەست دەکەم تەسەوڕێکت لەسەر من و شەماڵە بوتی ئەمانە پیاون باسی مەسلەی ژنان ناکەن حەقی نییە شتێکیش بۆ مێژوو بڵین شتێکیش بۆ مێژوو بڵین زین چۆنە بەشێک فەرعێک لە ناو حیزبی بەلشەفیا هەبوو کاتی خۆی فەرعی ژنان باشە ئەو فەرعا پاش ئەوەی کە شۆڕش سەرکەوتووەوانە و کە ئینتاج پێشکەوت و کۆمەلگاتە سەرخۆی ئەو فەرعا لەلایەن خودی حیزبی بەلشەفیا و لەلایەن ستالینەوە ئیلغا کرایەوە ئێستا کە ئەگەڕێیتەوە بۆ مێژوو کاگەڕێیتەوە بێ مێژوو هەستەکەی هەتا لەناو حیزبی بەلشەفیا نیقاشاتێکی زۆر هەبوو ئەمە چییە ئەم باسە لەسەر جل شۆرگەی گشتی و ئەوانەوە هیچ مەنشەفەکان کە ڕەتیان نەکردوانە خودی بەلشەفەکان لەسەر مۆزۆی زەواجی هین ئەوەی کە حەقی لەباربردن مثلا حەقی تەلاق و جابوونەوە و حەقی زەواجی لەسەر هەموو ئەمانە ئشکالات هەبوو مشکلات هەبووە ناقینێ گۆنا لایەزالیش وەکو ژنێک
لەگەڵ کۆمونیستەکانیشکا کە قساکە و لەگەڵ مارکسیستەکانیشە دیفاع لە هینکاوە حقیقەتێکەوە بەشێک لە 20 بوو ئەوەی مافی لەباربردنی کۆرپەلا لە ساڵی 1920 بوو تەوان بابەتی ئەوەی پێدەوترێ پرەنسیپی کرێ یەکسان بەرامبەر بە کاری یەکسان لە ڕاستیەمە یەکێک بوو لە بابەتە گرنگەکان تەمان لەو کاتەم دەستکەوتانە بەدەسات لە ڕاستی لە زۆرێک لە وڵاتان ژنان تەنانەت مافی دەنگدانیشیان نەبوو مەسەلەی بەشداری ژنان لە دەنگدانەوە بەشداری سیاسی لە ئەمریکا و مەسەلەی چەسانەوەی مرۆڤ لەسەر ڕنگ و مافی بەشداری سیاسی لەو پەڕی تونتیژیا بوو نوکتێکم لێرا بیر کەوتەوە بابیرم نەچێت لە سویدا هەتاکو ساڵی 1970 تا شۆڕشی رووسیا ڕوویداوە مافی دەنگدان بە ژنان نەدرا بوو نەبوو کە مافی دەنگدان بە ژنان و مافی دەنگدان بە گشتی یەکێک لە کۆرسانەی کە لە جامیعە خوێنم مامۆستایەکمان هەبوو کە باسی تاریخی رووسیا و تاریخی ئەو فترەیە کرد نوکتەیەکی باس کرد زۆر بەلامەوە جالب بووە تا ئێستاش لە بیرم ماوە وتی ئەو کاتێک کە لینینە ڕۆیشتەوە بۆ رووسیا کەسێکی کەش لە رووسیاوە بە قیتارە گەڕایەوە بۆ ئێرە ڕەنگە لە ڕێگەی یەکتریان بینی بێ ئەو کەسە کە گەڕایەوە بۆ ئێرە یەکێک بوو لە ئازاکانی پەرلەمان کەسێک بوو چوو بۆ پەرلەمان لە پەرلەمان دانیشوتی ئەگەرەتانەوەی ئەوەی لە رووسیا ڕوویداوە لە سویدا دووبارە نەبێتەوە مافی دەنگدانی گشتی بن بە هەموو خەڵک با دەنگدانی گشتی بۆ هەموو کەس بێ دیموکراسیەت بەدەستی بەلشەفەکان و بەدەستی شۆڕشی بەلشەفی شۆڕشی ئۆکتۆبەر دامەزراوە لە ئەوروپا ئەمانە حقیقەتێکە نەبێ ئینسان ئەو بوعدە جیهانی ببینێ ئەمە چ کاریگەریشی بۆ ببوورە هیوا قەتعم کردی ڕاست نانا دەست خۆش طبعا لە مەسەلەی کۆمەڵێک ئەو ڕێکەوتنامە جیهانیانەی هەبوو و ئەوەی دەوڵەتی رووسیا کە لێی کشایەوە و مەسەلەی ئازادی نەتەوەکان و مەسەلەی مافی دیاریکردنی بڕیاری چارە نووس گەیشتن و بۆ بابلێن ئەو نەتەوەستەمبیدانەی کە لە ئیمپراتۆرەتێک یان نەتەوەیەکی دەسەڵاتدادا جیا ببنەوە بەسەر بەخۆییان تەمەن ناسان ئەوی بابەتی فینلەندا یەکێک بوو لەو ئەوانەی کە کاتی خۆی پاشکۆی ئیمپراتۆرەتی رووسیا بوو بۆ وڵاتێکی سربەخۆ تەمان لە دوای ساڵی 1924 دەستوری سۆڤێت شێوازێکی فەرمی بەخشیە یەکێتی فرەنەتەوەی کۆمارەکان و ئەوەی جۆرێک لە ناوچەی ئۆتۆنۆمی تەمە ناوی یەکێتی سۆڤێت لەمەشەوە هاتووە یەکێتی کۆمارەکانی سۆڤێتی سۆسیالیستی کە لە پێمەوە 21 کۆماری نەتەوەیی گەورە و 25 ناوچەی ئۆتۆنۆمی و چەندی ناوچەی یەکەی تر پێکات بوو تەمان مافی خۆ بەڕێوەبەری ئۆتۆنۆمی لە کۆمارەکان سەسپێندرا تەمان لە سەردەمی ئێستاماندەوە لە دوای زیاتر لەم سەدەیە ئەو هەموو گۆڕانکاریە هێشتا قەزەی مافی بڕیاردانی چارە نووس و بە تایبەتی بۆ گەلی کوردستان ینی ئێستا ئەو زوڵمەی لەسەر کورتەیە لە تورکیا لە ئێران لە عێراق لە سووریا هێشتا ڕوبەڕووی لە ناوبردن و ڕوبەڕووی شوناس دەبێتەوە بەهۆی نێتەوە بوونیەوە تەمان ئەو بابەتە لە ڕاستیەتی گەیشتنی نینی لەبارەی مافی بڕیاردانی چارە نووس و بابەتێکی دوور و درێژە من پێم وایە ئەمەشیان قابل بە بەرنامەیەکی تایبەتە بۆ خۆمان بۆ گەلی کوردستان لە باردۆخی ئەمڕۆدا کە شۆڕشی ئۆکتۆبەر چی بۆ مەسەلەی مافی بڕیاردانی چارە نووس کرد و فکری لێنین لە ڕاستی و ئەزمموی گەلانی سۆسیالیستی چی بۆ ئەم بابەتە کرد تەمان من تێگەم جیاوازی و تەناقوزی شەیە لەسەر ئەم بابەتە بەڵام من وەکو توراز باسی یەکەم وەکۆی ئێستای مە دەتوانین دەستی بۆ ببین لە ڕاستی چی گرینگە و هەلو تەمان لە ساڵانی سەرەتای ساڵانی 23ەکان لە دەوڵەتی سۆڤێت بودجێکی تایبەت تەرخانکرا بۆ نووسین و بابلێن بۆ چالاکی کللتوری و فۆلکلۆری بۆ ئەو کەمەنەتەوانەی کەی سەرچاویەکی زمانی نووسراویان نەبوو تەمان بابەتی ئازار و ئەشکەندەی سەردوولەکەکان وەسێندرا کە لە سەردەمی قەیسەر تەنانەت مافی نیشتە جێبوونیشان لێ تەسکرایەوە لە چەندین ڕۆوە ژینگەی بەشداری سیاسی و کۆمەڵایەتی و ئیداریان لە فەزای گشتی نەبوو بە پێچەوانەوە بە ڕەخسا و بە فەرمی دژە جوولەکەبوون بە نایاسایی ڕاگەیاندرا تەمان وەک ڕیمۆن لۆتا دەڵێت لە کۆی دنیا لەکوێی دنیا لەو دەور و زەمانەدا شتی لەو جۆرە ڕوویداوە بێگومان بە وشەیەک دەڵێ لە هیچ شوێنێک تەمان لە دەیە یەکەمی دوای شۆڕش ینی
شوێنێکی ناوازت لە هەموو ڕێکەوە تەنانەت لە بواری هونەری شانەوەی سەرشەقام و برەودان باوەی پێدەوترێ ڕوحیەتی دەستە جەمعی و کاری هەرەوەزی و نێشتنی نەخوێندەواری و ئەم کاری هەرەوەزی شەماڵەوەی تۆ واورە سەلام و مامەسا عەزیز و تەمام منیش زۆر باسیەکەین ئاگدار بە منیشە لەگەڵتانم تەمەن لە هەموو ئەم بابەتان لە ڕاستی دۆخێکی تایبەت هین کرا ڕەنگە پرسیارێک بکرێت من پێمان لێرەدا ئەی ڕۆڵی ستالین چی بوو ینی قسەکردن لەسەر ڕۆڵی ستالین ڕەنگە یەکێک بێ لەو بابەتانەی کە قسە زۆر هەڵبگرێ و من پێم وایە ینی من بابەتی چمە لەسەر مەسەلەیە دووسیوە کە من پێم ئەوتی گەیشتنە میکانیکی هەبوو بۆ بنیادنانی سۆسیالزم لە وڵاتێکی وەک سۆڤێت کە لە ڕووی ئابووری و کللتوری زۆر دواکەوت بوو من پێم وامە یەکێک لە گرفتەکان لە دۆخێکە تەمان بنەماکانی سۆسیالزم لە وڵاتێکی دواکەوتودا دەڕژێت کە بەزاڵبوونی دیدێکی میکانیچیانە بۆ ئەم مەسەلەیە دەوڵەتەکە بە تاقی تەنیا دەمێنێتەوە ینی سۆسیالزم وەکو دیاردەیەکی گلۆبال لە تاکە وڵاتێک ڕوبەڕووی جۆرێک لە گەمارۆدان دەبێتەوە لە ئاستی ئابووری وە کۆمەڵایەتی ڕوبەڕووی دژێکیی تەواو دەبێتەوە تەوان هێرشی ئیمپرالیزمی جیهانی و شەڕەکان هەڵومەردیشی تایبەتی وا دروست دەکەن کە ناکرێت لە ڕوانگەی ئێستاوە تەماشای بکەین تەمان ئەوان لە خیاڵی ئەوەدا بن حزبی کۆمۆنیست لە ئەڵمانیا دەسڵات وەربگرێت کەچی هەر لە سەرەتای سیەکان ڕژێمی نازی شکستی بە حزبی کۆمۆنیستیەوە بوو ئەڵمانیا هێنا بەرنامەی ئەوەی پێدەوترێ میلیتەرێکەکەم ئەم باسانە هەڵگرین بۆ بەشی سێەم من لێرە چەند قسەیەک لەسەر مۆزوعی ستالین کەمە بڕای من ستالین نوێنەرایەتی جوڵانەوەیکی تر و شۆڕشێکی تر و کولەن حرەکەیەکی تریە کە دەتوانین لەسەر ئەمانە خلافان هەبێ معلومە لەسەرەوە ڕێکەوتین کە ڕێک نەکەوین لەسەر هەموو شتێ بەڵام حەقەدەوەی ستالین بۆ ئێمەمانان کە ئێستا سەیرێکین و ئەوانە شتێکی جیاواز بوو ینی نەک تەنها لە بابەت مەسایلی ژنان و مەسایلی نەک بە بابەت مەسایلی کۆمونیستی و ئەوەی کە باسێکرێت دیموکراتێتوانە لە باسی مەسایلی ژنانە لە باسی مەسایلی یەکسانیە لە باسی هەشتێکاوانە هەرچیەکەکەی توانە ستالین نوێنەری جریانێکی تر و ڕوتێکی تر بووە توانین دواتر بە دوو درێژی لەسەر مۆزوع قسە بکەین بەڵام من بەم ئەم بەرگەیە حەزەکەم بەوە کۆتایی پێبێنم یەکەم شعورەکەی کە باسی ئەم دەستکەوتانەی شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی ڕوسیاکەی تو ئەوانە شعورەکەی ئەڵی لەو سەردەمەیە گەڕاون بەلایت وتوانە با بزانین لە کوێ نایەکسانی هەیە چاشکینەوە ینی هەستەکەی ئەم شۆڕشە بۆ ئەوە هاتووە کە ئینسان لە لایەکسانی ڕزگارکەوە ئینسان سەعیدکە شعورەکەی چۆن ئێستا بۆ ژوازی سەرمایهداری بەلای دەگەڕێ بزانێت لە چۆ قازانج کۆکرێتەوە پارە سەرف ئەتوانێ قازانج مۆڵکات و پارەکەڵەکە بکاتەوە ئەوانە دزی بکە سۆشیالیستەکان و کۆمونیستەکان و بەشەفەکان بۆ گەڕاون بزانن لە کوێ نایەکسانیەک هەیە لە کوێ زوڵم و زۆرێک هەیە لە کوێ چەسانەوەیەک هەیە لە کوێ خەڵک بەهۆی شتێکەوە زوڵمی لێکرێتەوەوانە بۆ لەسەراتی لاستی دەولێ لە ئاستینا یەک خاڵی تریش کە هەیە من پێم خۆشە لێرە تاکیدی لێ بکەم بەر لەوەی بڕۆین بۆ ناو بڕێکی تر شۆڕشی ئۆکتۆبەر و شۆڕشی بەلشەفی ڕۆژگارێکی دروست کرد و ئەوانە کۆمەلگایەکی هێنایە بەرهەم دەسەڵاتێکی هێنایە بوون کە تۆ بە دیکتاتۆری پرۆلتارێکی قایلی من بۆش قایل و دواتر ئەڵێم بۆچی ئەوەی دەسەڵاتێکی وای هێنایەکایەوە و گۆڕانکاریەکی وەهای دروست کرد و ئەوانە کە بە پێچەوانێ ئەوەی ئەوترێ فەردی کرد بە قوربانی مجتەمع فەردی کرد بە قوربانی دەسەڵات فەردی کرد بە قوربانی دەوڵەت نا دەوڵەت و مجتەمعی کرد بە مەسئول لە بەرامبەر فەردا دەوڵەت و مجتەمعی هێنا خستێ لە بەرامبەر پێویستە ئەبێ دەوڵەت خزمەتی کا بە بڕای من ئەمە گۆڕانکاریی گەورە بوو و بە پێچەوانی هەموو ئەو تەبلیغاتانەوە کە قسە لەسەرەوەکەن لیبرالیزم فەردیەت ئەکەن بە قەدی لیبرالیزمە و ئەوانە سۆشیالیزمیش بە معنای ئەوەی کە جامیعە و کۆمەلگا و دەوڵەت و ئەوانە پێش فەردا بە بڕای من ئەمە تەسویرێکی زۆر زۆر نادروستە شۆڕشی بەلشەفی و دەستکەوتەی بوو کە دیدگایەکی هێنای پێشەوە کە دەوڵەت دەمدام و دەستگات کۆمەلگا ئەبێ لە خزمەتی ئینسانە بێ و بگەڕێ بە شوێنەوەیە لە شوێن ئینسان ناسەعیدە لە شوێن ئینسان نابەختەوەرە بەختەوەریکە ئازیزان و خۆشەویستان ناچارین بڕگەیەکی کورتی تروەربین پاشکەمێکی تر درێژە بە قسە و باسەکانمان دەنین بەڵام بەر لەوەی بچمە ناوبڕەوە دووبارە بیرتان دێنمەوە بۆ پشتیوانیکردن لەم کەناڵەمان بۆ پشتیوانیکردن لەم بەرنامەیەمان دەست بە دوگمەی ئیشتیراکا بنێن لێرە یا سەبسکرایب واگەر پێشتان خۆشە کە ئەپدەیتەکانی کەناڵەکانتانمان پێ بگا ئەتوانن کلیکی زەنگەکەش بکەن دوای ناوبڕێک دێنەوە خزمەتتان فەرمووی